ڕووی داواکاری و بانگەوازمان ئاڕاستەی خاوەن ویژدانەکان دەکەین لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دەرفەت نەدەن بەو لایەن و کەسانەی دژایەتی عێراق و دامەزراوە دەستوریەکانیان دەکەن و هەوڵی لە کەدارکردن و تەسقیتی دادگای باڵای ئیتیحادی دەدەن و سوکایەتی بە بڕیارەکانیانەکەن. هەروەها داوا لە سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دارایی عێراق دەکەین پشتبەستن بە چیکار لە تەوتینکردنی موچەی فەرمانبەراندا و تەنها لەسەر بانکە عێراقیەکان تەوتین ئەنجام بدەن، چونکە ئێمەی فەرمانبەر و مامۆسایان هیچ متمانەیەکمان نییە بە بانکی تایبەتی حیزبەکان ئەوانەی پاڵەوانی دزینی موچەکانمان بوون، پاڵەوانی تاڵانکردنی گیرفانمان بوون، پاڵەوانی بڕینی ڕزق و قوتی منداڵەکانمان بوون. نامانەوێ ئەو چەتە و دز و گیرفان بڕانە جارێکی تر ڕۆڵیان هەبێ لە دابەشکردنی موچەکانمان، ئەگەر ڕۆڵێکی ناوەندیان هەبێت، ئەگەر ڕۆڵێکی کەمیشان هەبێ و بە هیچ جۆرێک قبوڵی ناکەین هەژماری من کاری پێ بکرێ لە نزیکترین کاتدا هەڵمەتی کۆکردنەوەی ئیمزا لە دژی جێبەجێکردنی هەژماری من دەست پێەکەین.